سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش ناونیشانە. مەسرور بەرزەنی ڕێدەگرێت کەرتی تەندروستی لە هەرێم کێشە و گرفتی هەیە. بەرپرسێکی باڵای سلێمانی زانیاری گرنگ ئاشکرا دەکات. سەرۆکی دەستەی وەبەرهێنان ڕایگەیان بۆری غاز بۆ هەموو ماڵێک ڕادەکێشن و هیچ بڕەپارەیەکیش لەسەر هاوڵاتی ناکەوێت. پارتی و یەکێتی لە مەترسێکی گەورە ئاگادار دەکرێنەوە. مەسرور بەرزەنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان کەرتی تەندروستی لە کوردستان کێشە و گرفتی هەیە و دەستیان بە چەند هەنگاوێک کردووە و هیوادارە بە هاوکاری هەمولایەک بتوانن کەرتی تەندروستی بکەن بە نمونە لە ناوچەکەدا. مەسرور بەرزەنی لە وتارێکدا لە ئاهەنگی دەرچوونی خوێندکارانی زانکۆی هەولێری پزیشکی وتی بواری تەندروستی لە کوردستان کێشە و گرفتی هەیە بۆ یەکێک لەلایەنە گرنگەکانی چاکسازی کابینەی نۆیەم لە بواری تەندروستی و باشکردنی کۆڵەتی نەخۆشخانەکان و چاکسازیکردنە لە هاوردەکردن و پشکنین و چاودێریکردنی دەرمان. جەختی لەوەش کردوێتەوە دەستیان بە چەند هەنگاوێک کردووە هیوادارە بە هاوکاری هەمولایەک بە تایبەت پسپۆڕانی ئەم بوارە لە ناو و دەرەوەی کوردستان بتوانن کەرتی تەندروستی بە ئاستێک باش بکەن کە ببێتە نمونە لە ناوچەکەدا. بەڕێوەبەری تەندروستی سلێمانی ڕایدەگەنە سلێمانی فەقیرترین پارێزگایە لە دەرمان و دەژڵێت پزیشک و دەرمانسازەکان کارێکی نەئەخلاقی دەکەن بەرامبەر بە نەخۆش. ئەمڕۆ لە شاری سلێمانی و بۆ یەکەم جار لەسەر ئاستی عێراق دیداری دەرمانسازان بەڕێوەچوو لەلایەن سەندیکەی دەرمانسازانی کوردستانەوە سەرپەرشتی کرا. لە دەستپێکی دیدارەکەدا دکتۆر سەباح هەورامی بەڕێوەبەری تەندروستی سلێمانی باسی دەرمان و کێشەکانی دەرمانی لە سلێمانی کرد و ئاشکرای کرد. ئێمە وەک سلێمانی فەقیرترین پارێزگاین. لەبارەی بودجەی دەرمان و نەبوونی دەرمانیش بۆ نەخۆش هەر فەقیرترینین. بەڵام زۆرترین چالەکێ تەندروستیەکان لەسەر ئاستی هەرێم و عێراقیش لە سلێمانی بووە. بەڕێوەبەری تەندروستی سلێمانی لەبارەی هێنانی دەرمانیش بۆ دەرمانخانەکان ئاشکرای کرد بەشێکی زۆر لە دەرمانی هەرێم لە ڕێگەی قاچاقەوە هاوردە دەکرێت. بەشێکی زۆری دەرمانیش بەهۆی پەیوەندی و ڕێکەوتنی نێوان پزیشک و دەرمانخانەکانەوە ساغ دەکرێتەوە بەسەر هاوڵاتیاندا کە ئەوە کارێکی نەئەخلاقیە. لەلایەکی دیکەوە هەر ئەمڕۆ دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی ڕایگەیاندووە پێداچوونەوە بە نرخی دەرمان کراوە و لە بەرژەوەندی هاوڵاتیان نرخەکانی یەک دەخرێنەوە کە ماوەی چەند مانگێک کێشەیان تێدا هەبووە. دەژڵێت ئەگەر هەر دەرمانێک بەبێ پشکنین بهێنرێتە هەرێمەوە ئەوە کارەساتە، بەڵام بوونی دەرمانی قاچاق زۆر کەمی کردووە. سەرۆکی دەستەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان ئاشکرا دەکات هەنگاوەکان بۆ ڕاکێشانی بۆری غازی ماڵان دەستی پێکردووە و بۆری غاز بۆ هەموو ماڵێک ڕادەکێشن و هیچ توێچوێکیشی لەسەر هاوڵاتی نابێت. دکتۆر محەممەد شکوری ڕایگەیاند لە پارێزگە و ئیداری سربەخۆ و شار و شارۆچکەکان بۆری غاز ڕادەکێشرێت بۆ ماڵان و ئەمباری غاز دروست دەکرێن و سیستمی غاز وەک وڵاتانی لێدێت و بە قۆناغ جێبەجێ دەکرێت. یەک پرۆژە نیە و چەندین پرۆژە لەخۆ دەگرێت کە کۆمپانیای نەوخۆی و بیانی بۆ پرۆژانە هەڵدەسن. ڕوونیشی کردوێتەوە مەرجی ئەوان ئەوەیە سیستمی غاز ببێتە مەرکەزی کار دەکەن بۆ ئەوەی زەوی بۆ ئەمبارەکان تەرخان بکرێت و ئەوەی دیکەش دەمێنێتەوە لەکوێ و چۆن دەست بە دروستکردنی بکرێت. سەبارەت بە تێچۆکەی لەسەر هاوڵاتی سەرۆکی دەستی وەبەرهێنان جەختی لەوە کردوێتەوە هیچ تێچوویەکی لەسەر هاوڵاتی نابێت و غازیش گران نابێت، تەنها ئەوەیە چەند غاز بەکار بێنن پارەی ئەو غازە دەدەن. کادرێکی پێشکەوتوی یەکێتی کە پێشتر بەرپرسی نوێنەرەتی حیزبەکەی بوو لە تورکیا پارتی و یەکێتی لە مەترسێکی گەورە ئاگادار دەکاتەوە. دەژڵێت مەترسی تێکچوونی هاوسەنگی هەیە. بەهرۆز گەڵاڵی کادری پێشکەوتوی یەکێتی و بەرپرسی نوێنەرەتی ئەو حیزبە لە ئەنقەرەی پایتەختی تورکیا لە لێدوانێکی تایبەتدا بە شارپرێسی ڕاگەیاند ئەگەر سەرکردایەتی کورد بە جدی بیر لە هەڵبژاردن لە کاتی خۆیدا نەکاتەوە و یەکەی هەفتە و هەشتا یەک نەخات بۆ هێزێکی نیشتیمانی و کێشەی نەوت و گاز لەگەڵ بەغدا چارەسەر نەکات و ژیان و گوزرانی خەڵک باشتر نەکات و ئازادی ڕادەربڕین زیاتر فراهەم نەکرێت کەس سەری سوڕ نەمێنێت چی ڕوودەدات. لەو بەرەوە هۆشداری دەدات و پارتی و یەکێتی ئاگادار دەکاتەوە دەڵێت
ئەگەر لەپڕ کۆمپانیەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا کوردستانیان جێهێشت دیارە جێهێشتنی ژمانەی تێکچوونی ئەو هەوسەنگەی ئێستایە هیچ سەرتان نەسوڕمێت زیاتر ڕوونکردنەوە دەدات و ئاشکرای دەکات ئەو کاتیش کە هەوسەنگەکە تێکچوو هەرێمی کوردستان دەکەوێتەوە بەردەستی عێراق و ئێران و تورکیا و ئیتر پێکەوە بەویستی خۆیان چیان بیوە دوا دەکەن گەڵاڵی لە ڕێگەی شارپرێسەوە بە سەکرداتی سیاسی هەرێم دەڵێت بۆیە ئیتر کاتی دروشم و قسە نییە پێویستە خەمێکی ئاقلانە لە وەزعی هەرێم و ئایندەی کوردستان و کێشەکانی بخورێت. بزوتنەوەی گۆڕان هۆشداری دەداتە یەکێتی تیمی حکوومەتی خۆجەیی سلێمانی بزوتنەوەی گۆڕان ئاشکرای دەکات ئاستەنگی زۆرمان بۆ دروست دەکرێت و ڕای گشتی ئاگادار دەکەینەوە ئەمڕۆ شەمە بە ئامادەبوونی عومەری سەید عەلی و مستەفا سەیقادر و ژوورەکانی یاسایی و ڕۆژنەمەوانی و ژووری حکوومەت کۆبوونەوەی ئاسایی لەگەڵ تیمی بزوتنەوەی گۆڕان لە حکوومەتی خۆجەیی سلێمانی ئەنجامدرا لە ڕاگەندراوی کۆبوونەوەکەدا بزوتنەوەی گۆڕان ئاشکرای کردووە کۆبوونەوەکە پەیوەست بوو بە کێشە ئیداری و خزمەتگوزاریەکان و کەمی داهات و تەداخولی حیزبی لە ستێکتەرەکان و کاریگەری ئەو دۆخە لەسەر ئەدایی دامەزراوەکانی پارێزگای سلێمانی و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین و زیادبوونی نیگەرانی و نەڕزایەتیەکانی هاوڵاتیان هەر لە ڕاگەندراوەکەدا هاتووە کە بەرپرسانی گۆڕان بە زانیاری و دۆکۆمنت و داتەی پێویست ئاستەنگ و لەمپەرەکانیان ڕوون کردوتەوە کە دەخرێتە بەردەمیان و ئاستەنگ بۆ کارەکانیان دروست دەکرێت ڕاگەندراوی کۆبوونەوەکەی تیمی حکوومەتی خۆجی و ڕێکخەری بزوتنەوەکە زیاتر ڕوونکردنەوەی داوە و ئاماژەی بەوە کردووە ئەگەر کێشەکانی بەردەم بزوتنەوەی گۆڕان چارەسەر نەکرێن ئەوە ڕاستیەکان بۆ ڕای گشتی ئاشکرا دەکەن لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.